دامەزراوەی دۆچە ڤێلەی ئەڵمانی گرێوەستەکە بریتێ لە ئەنجامدانی چەند پرۆگرامێک پێکەوە و هەروە هاوکاریکردن لە بەرهەمهێنانی چەند پرۆگرامێک بە هاوبەشی بێجگەلەوەی کە گرێبەستەکەمان خۆی بینێتەوە لە ڕاهێنانی کارمەندانی دامەزراوەی میدیایی نالیا بە کەناڵی NRT1 و NRT2 هەروها کەناڵی NRT عەرەبی. ئەم جۆرە گرێبەستانە دامەزراوەی میدیایی نالیا یەکەم جار نییە گرێبەستی لەو جۆرە ئەنجام بدات وەکو هاوبەشی لەگەڵ دامەزراوە جیهانیەکان. پێشتر گرێبەستێکی هاوشێوەمان هەبوو لەگەڵ VOA دەنگەکانی ئەمریکا، چەند پرۆگرامێکی هاوبەشمان پێکەوە ئەنجام داوە، هاوبەشی کاری میدیاییمان هەیە. ئەمەی دۆچە ڤێلەی ئەڵمانی دووەم گرێبەستی دامەزراوەی میدیایی نالیایە لەو بوارەیە ئەنجامەدرێ لە گفتوگۆشان لەگەڵ چەند دامەزراوەیەکی میدیای جیهانی تر کە گرێبەستی هاوبەشیان لەگەڵ ئەنجام بدەین. هەر لە چوارچەوەی گرێبەستەکانمان لەگەڵ دۆچە ڤێلەی ئەڵمانی بۆ یەکەم جار بەرنامەی شەباب تۆک کە هەر جارە و لە وڵاتێک ئەنجامەدرێ بۆ یەکەم جار دێتە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی تۆمارەکرێ بە بەشداری 4 میوانی سەرەکی و نزیکەی 100 گەنج لە گەنجانی هەرێمی کوردستان. بەرنامەکە دەربارەی کێشە و گرفتەکانی گەنجانە لە هەرێمی کوردستان هەروەها دۆخی سیاسی و دۆخی ئابووری. بەرنامەکە سبەینێ لە سلێمانی تۆمارەکرێ هەروەها ڕۆژی سێشەممە لەسەر شاشەی کەناڵی DW هەروە لەسەر شاشەی کەناڵی NRT عەرەبی بڵاو بێتەوە.